شارەکان ما بینی ڕەوشە شارەکان با بزانین لە ڕووی زانستیەوە بەڕێز بەڕێوەبەری گشتی کەژناسی و بۆ منەرزەزانی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە فازیل ئیبراهیم بەڕێز فازیل سوپاس بۆمەدەونی بەڕێستان خۆشحاڵم لەم شەو لەگەڵمانی زۆر سوپاس. ڕەوشەکە ڕاستەقامگیرە لە هەرێمی کوردستان شەپۆلێکی بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستانی بەگشتی کردوێتەوە ئەم شەپۆلی بارانبارینە پرسیاری خەڵک و ئێمەژەوەیە تاوکوکەی بەردەوامە بێ و ڕێژەی چەند تاوەکو ئێستا بارانباریوە. بەڵێ زۆر سوپاس سەرۆکو پەیام لێرە بەڕێزەکان ئاماژەیان پێکرد لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەروەکو پێشبینی دەکرا لە دوو ڕۆژی ڕابردووش ڕامانگەیاند بووکەوە پێشبینی دەکرێتن لە ئیمڕۆوە لە دوای نیوەڕۆ شەپۆڵێکی بارانبارین لە ئەنجامی کاریگەربوونی هەرێمی کوردستان بە نزمە پاڵەپەستۆیەک لە دەریای ناوەڕاستەوە کار بکاتە سەر ناوچەکان خۆشبەختانە لە دوای نیوەڕۆ لە سنووری پارێزگای دهۆک بارانبارین دەست پێکرەوە بوو لە دوای کاتژمێر 4ەوە پارێزگای هەولێریشی گرتەوە بە هەمان شێوە هەروە ناوچە شاخاویەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆرانیش بە هەمان شێوە بارانبارین تێیدا بەردەوامی هەیە. ئەوەی کەوا پێشبینی دەکرێتن بۆ ئیمشەو کەوا کاریگەری نزمە پاڵەپەستۆی دەریای سووریش بە هەمان شێوە تێکەڵ بێتن لەگەڵ نزمە پاڵەپەستۆی دەریای ناوەڕاستە بۆیە دەبینین تاکو کاتی ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان بارانبارین نەبووە بەڵام لە درەگانی ئیمشەو بەرەبەیانی بەیانیەوە ئەم شەپۆڵە زیاتر ئەم ناوچانەش دەگرێتەوە بە هەمان شێوە بەردەوامی دەبێتن واتە ئەم شەپۆڵێکەوە هەیە تا بەیانیش بەردەوامی دەبێتن بەڵام زیاتر چڕبوونەوەکانی چ کاتێک دەبێتن بەژێرە و نەخشانێکەوە لە بەردەستدان پێشبینی دەکرێتن کەوا لە کاتی ئێستادا تۆزێک ئاسایی بوونەوەیەک هەیە لە ڕەوشەکە بەڵام لە بەرەبەیانی بەیانیەوە واتە لە دوای کاتژمێر 6 بەیانیەوە شەپۆڵەکە چالاکتر بێتەوە زیاتر چڕی و قۆڵی ئەم شەپۆڵە بەیانی زیاتر بۆ ڕۆژی دووشەممە دەربکەوێتن لەسەر ناوچەکانمان بە تایبەت لە کاتژمێر 6 تاوەکو دەی بەرەبەیان بە تایبەت هەردوو سنووری پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک کەوا زۆرترن ڕێژەی بارانبارین لەو کاتانە ببارێتن سەبارەت بە سنووری پارێزگای سلێمانی پێشبین دەکرێت لە دوای کاتژمێر 11 نیوەڕۆ شەپۆڵەکە چالاک بێتن لەو ناوچانە تاوەکو دوای نیوەڕۆ بەردەوامی هەبێتن دواتر ڕەوشەکە بەرەو ئاسایی بوونەوە دەچێتن تەنها ئەوەی دەمێنێتەوە بارانبارینی پچڕ دەبێتن هەروەها پلەکانی گەرما بەڕادەیەکی بەرچاو بە نێوان 4 بۆ 5 لە ڕوو لە دابەزین دەبێت بەراورد بمڕۆ بەهۆی ئەم دابەزینەش کە مەوا دەکاتن کەوا لە لووتکە شاخاویەکان بە تایبەتی ئەو ناوچە شاخاویانێکەوە بەرزیەکانیان لە سەروی 2000 مەترە بەفربارینیش ئەم ناوچانە بگرێتەوە. ئەگەر بەراوردێک بکەین لە پێش ساڵانی پێشتر لەگەڵ ئەم ساڵانەی دوایە بارانی بەخور زۆر زیاتر لەوەی کە بارانێکی لەسەرخۆ هادوو و هێمنبی زەوی هەموو ئاوەکە بخواتەوە بۆ ئەم ساڵ بارانەکان هەروان یعنی لە ناکاو بارانێکی بەخور دەباری یان پێشبینی دەکرێت باشتربی لە ساڵانی پێش. بڵێ هۆکاری سەرەکی ئەمە هەمومان گۆڕانی ئاوهەوا دەبینین لە سەرتاسەری گۆی زەوی کەوا کاریگەریش ڕاستە خۆی کردو هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەم گۆڕانکاریانێکەوە لە سیستەمی ئاوهەوای جیهانیدا ڕووی داوە بۆیە دەبینین ساڵانی پێشوو چەند ڕۆژێک بارانبارین بەردەوام دەبوو هەروەها شێوازی دابارینەکە بارانبارینێکی لەسەرخۆ بوو کە زەوی دەیتوانی سوود لەو ئاوە زیاتر وەربگرێتن بەڵام لەم ساڵانەی دوایی بەهۆی کاریگەریەکانی گۆڕانی ئاوهەوا و قەتیزبوونی گەرمی یەکێک لەو دیاریدا توندڕوانەی ئاوهەواکەوە زاڵ بۆ یاخودش کە ساڵی دروست دەکاتن یاخود بارانی بەخڕ و لە ماوەیەکی کورت بۆیە دەبینین زۆربەی بارانبارینەکان لە ناوچەکان بە شێوەیەکی گشتی لە ماوەی کاتژمێرێک زۆرترین ڕێژەی بارانبارین دەبارێتن بۆیە بینیمان لە 2021 کە بەداخەوە و لافاوانەی لە شاری هەولێر و کارەساتی لێکەوتەوە زۆرترین ڕێژەی بارانبارین لە کەمتر لە کاتژمێرێک نزیکەی 6 ملیمەتر باری بۆ ئەم ساڵیش یعنی ئەو هەیە بۆ ئەم ساڵە و ساڵانی داهاتووش گۆڕانکاریەکانی ئاوهەوا ئەو ڕەوشەیکەوە هەیە بەردەوامی دەبێتن بۆیە یەکێک لەو ڕاستپاردانەیەکەوە ڕێکخراوە کەژناسی جیهانیەکان ئەنجامی دەدەن ئەوەیەکەوە مرۆڤ دەبێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو گۆڕانی ئاوهەوایە کە ئەمیش دەبێتە هۆی ئەوەی کەوە دیاردە توندڕۆکانی ئاوهەوا زیاتر بێتن جا دیاردە توندڕۆکان خۆی لە هەموو دیاردەکان دەبینێتەوە تەنها لە بارانی بەخۆڕ نیە بەڵکو لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لە هاوین کە بینیمان بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوەیە هەروەها لە دیاردەی وشکە ساڵیەکەوە 3 ساڵی ڕابردووش هەرێمی کوردستان بەدەستی وشکە ساڵێکی توندەوە دەیناڵان. باشە زۆر باشە بەڕێز فازیلەوەی کە ئیبینی لەسەر شاشە لەگەڵ وێنەکانی ڕاستە و خۆی کاریگەری کەشوهەوایە کاریگەریە و شەپۆ لە بارانبارینەیە کە لەسەر هەرێمی کوردستان هەیە ینی لەگەڵەوەی بارانێکی زۆرە بارێ بارانەکە زۆر بەخڕ باەکی زۆر بەهێزیش لەگەڵ بارانەکە هەیە کاک فازیل ینی ئەم باە هەموو ناوچەکانە گرێتەوە ئەوەی کە ڕەوشەکەی ناسەقامگیرتر کردووە بوونی ئەو با بەهێزەیە
بەڵێ ئەگەر کاگە محەممەد بگەڕێنەوە بڵاوکراوەی لە دوو ڕۆژ ڕابردوش و ئمڕۆژ بڵاو کرایەوە پێشبینی دەکراکەوە خێرایی با بگاتە سەر و 35 کیلومتر لە کاتژمێرێک هەر بۆیشە ئەم باشە ئیمشە وای کردووەکەەوە ڕێژەی دابارینەکە کەمتر بێتن بەڵام پێشبینی دەکرێتن بۆ بەیانی کاریگەری ئەم خێرایی با لاواز بێتەوە و ڕێگا خۆشکەر بێتن بۆ ئەویکەوە ئەم نزمە پاڵەپەستۆی زیاتر قوڵ بێتەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆیە لە بەیانی پێشبینی کەمبوونەوەی خێرایی با دەکرێتن بە هەمان کاتیشدا چڕبوونەوەی کاریگەری ئەم نزمە پاڵەپەستۆی و ڕێژەی دابارین بەیانی زیاتر بێتن ئەگەر بەراوردێک بینی ئەم ساڵ و پار ساڵ بکەین هەموو بەیانەیەکە هەڵ دەسام تەمەشەم دەکرد خۆزگە باران بباری بەڵام نەبوو هەتا ئەمڕۆ باش بوو سوپاس بخوا بارانەکەش بەخۆر بوو ئەگەر بەراوردی ڕێژەی بارانبارینەکەی بکەین ئاوەکە لە پار ساڵ هەتا ئەم کاتە دەڵێن زۆرتر بووەوە یان ئێمە کاکەشوان سێ ساڵی ڕابردوو دەبێت لە بیرمان بێتن هەرێمی کوردستان تووشی کارەساتێکی سروشتی کە ئەوش خۆی لە وشکە ساڵیەکی زۆر بەهێز دەبینەوە کە وشکە ساڵی وای کرد کاریگەریەکانی بەردەوام بێ بۆیە دروست ئێمە سەرەتای وەرزی بارانبارینی تاکو ئێستا ئەگەر بەڵێ لە ڕووی فەلەکیەوە تا ئێستا ئێمە لە وەرزی پاییزدان بەڵام لە ڕووی وەرزی دابارین و ئێمە لە یەکی دەوە لە هەرێمی کوردستان دەکەوینە ناو وەرزی بارانبارین و کۆکردنەوەی باران بۆیە ئەگەر بەراوردی بکەین ئەو ڕێژانێکەوە ئەم ساڵباریوە لەگەڵ پار ساڵ بۆ نمونە دەتوانین بە ڕێژەی 120 ئەم ساڵ تاکو ئێستا لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕێژەکە دەتوانین بڵێن دڵخۆشکەرە بەڵام ئەگەر دوورمەوداتر سەیری بکەین ئایا وەرزی بارانبارینی ئەم ساڵ دڵخۆشکەر دەبێت بەڵێ بە گوێرەی ئەو نەخشانێکەوە لە بەردەستدان بە گوێرەی ئەو پێشبینیە درێژخایانانێکەوە هەن و لە سەرەتای وەرزیدا بارینیش ڕامانگەیان دەبووکەوە پێشبینی دەکرێتن ئەم ساڵ دیاردەی نینۆ زاڵ بێ لەسەر ناوچەکە دیاردەی نینۆ ئێمە دوو دیاردەمان هەیە دیاردەیەکیان نینایەکەوە لە سێ ساڵی ڕابردوو کەەوە کاریگەری کردو کە ئەمیش دەبەوە ئەوە سیستەمی ئاوهەوای لە وڵاتانەی کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی حوزی دەریای ناوەڕاست بێتەوەی کە ڕێژەی دابارین تێیدا کەم بێ بەڵام ئیم ساڵ شکر بۆ خوای گەورەکەەوە ئەم دیاردەیە لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی لاواز بووە دیاردەی نینۆ زاڵە کە لە هەر ساڵێکیش دیاردەی نینۆ زاڵ بێتن دەبێتەوەی ئەوەیکەوە بۆ ناوچەکانی ئێمە دڵخۆشکەر دەبێت ڕێژەی دابارین زیاتر دەبێتن بۆیە لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە گوێرەی ئەو نەخشانێکەوە هەن پێشبینی دەکرێت ئەم ساڵ وەرزێکی باش بێتن بۆ بارانبارین زۆر باشە ئەو بارانە بەلێز بە و بەخڕۆی کە ئابارێ ئێمە هەمیشاڵێن بارانێکی باش باری لە بەروی بارانێکی زۆر باری لافاەکی زۆری دروست کرد ئەمە سوود دەگەێنێ یان ئەو بارانەی کە بارانێکی هێواش و لەسەر خۆیە وابارێ کامیان سوودی زیاتر ئەکرێ بڵین بۆ بارانە بەخڕە بارانێکی باش باری و سوودێکی باش بەزەوی ئێمە لە بارە ئاساییەکە بارانبارینی نەرم و لەسەر خۆ بێگومان سوودی زیاتر دەبێت زەوی بە ئاسانیتر دەتوانێت بیپاڵێتن و هەڵمژینی بۆ بکاتن بەڵام بارانی بەخڕ دەبێتەوە ئەوەی ئاوی سەرزەوی زیاتر بڕوات بەڵام دەمێنێتەوە سەر شێوازی ئیدارەدانی ئەو ئاوەیکەوە دەبارێتن لە شێوازی دابارین تەنانەت ئەگەر بارانی بەخوڕیش بێتن خۆشبەختانە دەبینین لە دو ساڵی ڕابرد حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵی و بەرنمەیەکی چڕ و پڕی پەیڕەو کرد بۆ کۆگاکردنی ئاو زیاتر شێوازی پۆندەکان بەیاخود ئەو بەنداوانێکەوە کاری لێ دەکرێتن تەنانەت دوو سوودی گەورەی بینی یەکێکیان بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی لافا و هەڵسانی ئاوکەوە پێشووتر دووبارە دەبۆیەوە و سوود وەرگرتنیش لەو بارانە بە خوڕێکەوە دەبارێتن بۆ ئەویکەوە بتوانرێتن بەلایانی کەمەوە تۆ کۆگای بکەی بۆ وەرزی هاوین بۆ ئەو ناوچانێکەوە باران تێدا دەبارێتن سوودی هەبێتن بۆیە ئێمە وەرەوکو باسمان کرد بارانبارینی بە خوڕێکێکە لەو دیاردانێکەوە ئێستا لە ئەنجامی گۆڕانی ئاوهەوا لە ناوچەکە بەردەوامی دەبێتن تەنها ڕێگاش ئەوەیەکەوە تۆ بتوانیت بە شێوازی پۆند یاخود بەنداو بتوانیت چۆن کۆنتترۆلی ئەو شێوازە دابارینە بکەیت هەماهنگگیتان لەگەڵ بەڕێوبرایەتیەکان وەزارەتەکان چوونە بۆ ئەوەی پێش ئەوەی کارەساتێک ڕۆدات حازری بکرێت لەگەڵ ئەوەش هەمووتان پێکەوە ئەی نازانام شتێکی واتان هەیە یان نا ئەپلیکیشنێک هەبی ڕێژەی بارانبارینی تێدابی ئێستا ڕەوشەکە چوونە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان چ ناوچەیەک مەترسی لەسەر خەڵک لە ڕێی تەکنۆلۆژیاوە زیاتر ئاگادار بن نەک ئەپلیکیشنێکی سوزانە ناوچەیەکی بەکاربێن پرسیارێکی دروستە ئێمە دوو بابەتەکە لەم شێوە باسی بکەین ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی گواستنەوە گەیاندن لە ڕێگای ئەو تۆڕە وێستگانێکەوە هەمانە ژمارەیان 34 وێستگەی کەژناسین لە هەرێمی کوردستان کار دەکەن بە بەردەوامی هەروەها بەشێکی پێشبینیمان هەیەکەوە بە بەردەوامی 24 کاتژمێرە پێشبینیەکانی دەیدات لە ڕێگای ماڵپەڕی فەرمی وەزارەتی گواستنەوە گەیاندن ڕۆژانە بڵاو دەکرێتەوە ئەپدێتی ڕۆژانەی بۆ دەکرێتن
بێگومان ئەم راپۆرتانەی کە دەدرێتن لە شێر دەکرێت لەگەڵ سەرجەم دەستگا خزمەتگوزاریەکان بۆ ئەوەی کەەوە ئەمانیش ئاگادار بن تەنها بۆ ئەوەی کاری ئێمە ئەوەیەکەوە راپۆرتێک بخێنە بەردەستی ئەوان پێشبینیەکانمان بۆ ڕۆژانی داهاتوو بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو کە دێتە پێش بۆ ئەوەی ئەو دەستگا خزمەتگوزاریانە کاردانەوەی خۆیان هەبێتن بۆ ئەو راپۆرتە هەر بینیشمان ئێستا لە پەیامنێرە بەڕێزەکان کە ئاماژەیان پێکرد ئەو تیمانانێکەوە حکوومەت لەسەر شەقامن بێگومان لە ئەنجامی ئەو یەکتیمیەیەکەوە دروست دەبێتن هەروەها ئەو پشوەیەکەوە ئیمڕۆژ ڕاگەیاندرا هەمیش لە ئەنجامی ئەو یەکتیمیە بووکەوە لە نێوان کۆبوونەوەیکی وەزیرە پەیوەندیدارە بەڕێزەکان لەگەڵ بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران توانرا بە هەماهەنگی و یەکتیمی ئەو بڕیارە بدرێت بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان بەڵام ئەوەی لێرە کاک شوان ئێمە دەمانەوێت هاوڵاتیانی تێدا ئاگادار بکەین جگەل لەوەی کەوە خۆپاراستنە پابندبوونە بە ڕێنماییەکانی بەرگری شارستانی هەروەها پۆلیسی هاتوچۆ بۆ ئەوەی کەوا دووربین لە هەموو کارەساتێک لەگەڵ ئەوەشدا پابندبوون بەوەی کەوا وەرگرتنی زانیاریەکانی کەشوها لە سەرچاوە فەرمیەکان فەرمی بیرتان لەو نەکردو بیکەن ئەپلیکیشن لە زیاتر ماڵپەڕ ئێمە ئیشی لەسەر دەکەین لە جگە لە ماڵپەڕەکە دەمانەوێت چەند بەرنمەیەکێ لە ئایندەیەکی نزیک کە بتوانین داتە سنتەرێکی ڕێکوپێک دروست بکەین بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانین لە ڕێگای SMSۆ بێ یاخود بە ڕێگایەکی تر بەڵام ئەوەی بۆ ئێمە ئێستا بوویتە جێگای نیگەرانی و دڵە ڕاوچێ بۆ هاوڵاتی ئەو خەڵکانەیەکەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک جار بۆ مەبەستی کۆکردنەوەی لایک و کۆمنتێک بۆتە هۆی ئەوەی ترساندنی خەڵک لەبەر ئێمە هەمومان دەزانین ئەم بابەتە پەیوەستە بە ژیان و گوزەران و چارەنووسی هاوڵاتیەوە کەوا ژیانی هاوڵاتی دەکەوێتە مەترسی جگەلەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا گرفتێک بۆ دەستگا خزمەتگوزاریەکان لە هەر یەکێک لە ئێمە گەر راپۆرتێکی تێر و تەسەڵمان لە بەردەست نەبێ ڕەنگە نەتوانین بەیانی بەرنامەی بەیانیمان دابنین گەل ئەوەش دکتۆر ژوانیش قساکات ینی لە ڕۆژە پشتەکاندا بۆ نمونە بەیانی خەڵکانەگە بێ ڕەنگە بڕۆنە دەرەوە بۆ وێنەگرتی ئەو کەشە و بارانبارین و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی بکەنەوە ینی ئەمەش بێگومان هەر کاریگەری خراپی هەیە و ئەبێتە هۆکاریەوەی کە ڕێگریش لە تیمەکان بکەن ئەوەی ئێوە باستان کرد زیاتر لەمە دوانە ئەخلاقیانەتر بەکاربێنن ئەوی ئەتوش باس کرد زیاتر خەڵک ئاگای لە تەندروستی خۆی بێگومان هیوادارین ئەم شەپۆڵە شوێ ئێمە لە سەرەتای وەرزەکەین بە سەلامەتی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێ بەڕێز فازل ئیبراهیم بەڕێوەبەری کەژناسی بۆ منەزانی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس